لا کۆنگرەیەکی ڕۆژنامەدانی شەیدان سزاکانێکی تۆپی کوردستانی بە نادادپەروەرانە ناوبردو بەشداریکردنی لە خولەکەش هەڵپەسار تا ئەو کاتی لە ڕێگەی دادگاوە بێتاوانی خۆیان دەسەلمێنن. یانەی شەهیدان سزاکانی یەکێتی تۆپی پێی کوردستان ڕەت دەکەنەوە و بەشداریکردنیان لە خولی پلەیەکی کوردستان هەڵدەپەسێرن تا ئەو کاتێ لە ڕێگەی دادگاوە بێتاوانی خۆیان دەسەلمێنن. ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەرۆک و دەستەی سەرپەرشتیارانی یانەی شەهیدان وەڵامی بڕیارە هەشقاڵیەکەی یەکێتی تۆپی پێی کوردستانیان دایەوە و سەرجەم بڕیارەکان ڕەت دەکەنەوە. هۆکاری شەڕی هاندەرانی هەردوو یانە دەگەڕێننەوە بۆ بەهەندوەرنەگرتنی هۆشداریەکانیان لەلایەن یەکێتی تۆپی پێی کوردستانەوە. ئێمە وەکو یانی وەرزشی شەهیدان بەنسبەت ئەو بڕارانەی کە دوێنێکی تۆپی کوردستان دەری کرد نەعەدالەتی زۆری تایە. ئێمە وەکو ئیداری یانەی شەهیدان بڕیارماندا کە بە هیچ شوێنە نەچینە ژێرباری ئەو بڕانێکی یەکێتی کوردستان. لە ڕاستیە ئێمە لە سەرەتای ئەم یاری کردێت یانی هەشی سێساقە ئەنجامی دەین. یەکێتەکەمە ئاگادارەکە بە نووسراوە بە ئاگادارمان کردە کە بە هیچ شوێک ئێمە ئەو یاریگەمە گونجاو نیە بۆ ئەو یاریە و توانای هەڵگرتنی ئەو یاری نییە کە یەکێتی پاکستان گوێ بە براری ئێمە نەدا. یەکێتی پاکستان هاتە لە بازاڕە لە کۆڵانەکانە پرسیاری کردووە لە نەتیجە ئەو یاریە. دەبێت ئێمە بە دیکۆمەت و بە ڤیدۆ بە هەموو شتێک ناتوانن بە یەکێتی پاکستان خۆیان باشی ئاگادارن. هەموو جا یەکێتی پاکستان نوێنەری ئەوان لە یاریگاکە حەکەمەکان و مشریفەکانە تامن مشریف حەکەمەکان بە شێوەیەکی جوان لەسەر ئێمە بەشتی باشە نووسیوە یەکێتی پاکستان ئەوی پێ قبوڵ نەبووە. داوا دەکرێت لە یەکەی ئیداری هەردوو قەزای شارەزور و سەید سادق کە هەوڵی نێوەندگیری و یاریزانان و هاندەرانی هەردوو یانەکە بگیرێت بۆ ئەوەی ئەم دوو قەزایە کە هاوسنووری یەکن چیتر پەیوەندیەکەیان لەم ئاستە خراپەی ئێستادا درێژەی پێنەدرێت. ئەگەر لە حاڵەتێکە یەکێتی تۆپی گوێ لە راپۆرتەکەی مشتی بنەکرێت ئەو کاکێ و پرسیاری لێکردین ئەبێ بگەڕێتەوە بۆ هەردوو قایمقامێت. ئەبێ ئەم لیژنەیە بێ دانیشتن بکەن لەگەڵ هەردوو قایمقامێت. چون قایمقام لێرە وحدەی ئیداریە لە سەرسایەک وحدەی ئیداریە یەک سنوورمان هەیە. ئەمە خاڵیەکەم خاڵی دووەم هەردوو ڕێیسی نادیەکە لەگەڵ هەردوو قایمقامەکە یان دانیشتن بکەن دائیم بزانین ئایا گوێ لەو برایە پۆلیسانە بکەن کە هاتوون بۆ گوێ لە برا ئاسایشکان بزانین کێشەکە چۆنیوە. بۆیە ئەو بڕیارێک کە درراوێتێکی تۆپیە بڕیارێکی هەڵەیە من بۆیە داواکارم پیاداچوونەوە بکەن بۆ بڕیارە بە هەر شێوەیەک بێت. لە هەفتەی دەیەمی کۆمەڵەی دووەمدا یانەی شەهیدان میوانداری یانەی سەید سادقی کرد و دوای پێشکەوتنی شەهیدان بە گۆڵێکی بەرهەم محەممەد پشێوی لە نێوان یاریزاناندا ڕوویدا و ناوبژیوان یاریزانێکی یانەی سەید سادقی بە کاتی سوور کردە دەرەوە. وەک ناڕەزایی دەربڕین هاندەرێکی یانەی سەید سادق هاتە ناو یاریگا و دوای ئەوە پشێوی زیاتر ڕوویدا و نەتوانرا یاریەکە تەواو بکرێ. بڕیاریشە ئەو چەند خولەکەی کەماوە لە یاریگای کۆیە و بەبێ ئامادەبوونی هاندەری هەردوو لا بەڕێوە بچێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قازای شارەزور.